است هەموولایەک بەخێربێن سەرچاوانمان. وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لەژێر دروشمی دەستمان بگرن با بەردەوام بین لە خۆشیەکانی ژیان مەراسیمی ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت بەرز ڕادەگرێت. جوانترین دەستپێک بۆ ئەم بۆنەیە خولەکێک وەستان لەگەڵ مارشی نەتەوەی عێراقی فەرموو. زۆر سپاس فەرموو. داوا لە بەڕێز مامۆستا لوقمان سەعید دەکەن بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بەڕێزیان بفەرمووێ بۆ وتاری بەخێرهاتن فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان بەیانتان باش. بەڕێز دکتۆر ئالان محەممەد سەعید وەزیری پەروەردە، بەڕێز کاک ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر، بەڕێز دکتۆر زانا مەلا خالید بەرپرسی لقیدوو، بەڕێز کاک موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی نەمر، بەڕێزان بەرپرسی ئیداری حکومی هەریەک بە پێی پلە و پایەی خۆی، بەڕێزان مامۆستایانی قەدرگران، ئازیزان هەموو لایەک بەخێربێن. وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت بەرز ڕادەگرێت. ساڵانە لە زۆربەی وڵاتانی جیهان مەراسیمی جۆراوجۆر ئەنجام دەدرێت بە بۆنەی ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت. بەرواری 12/1992 ئەو ڕێکەوتەیە لەلایەن نەتەوە یەکگرتووەکان دیاری کراوە بە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت. ئامادەبوانی بەڕێز، وەزارەتی پەروەردە لە کابینەی نوێم و لەسەر ڕاستپاردەی بەڕێز کاک مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی زۆری بە کەرتی پەروەردە و خاوەن پێداویستی تایبەت داوە بە مەبەستی بە دیارخستنی بەهرە و توانەکانیان. ئێمە تەنها نابێت ساڵانە داتای خاوەن پێداویستی تایبەت بخەینە ڕوو، دەبێت داتای ئەو توانە گرنگانە بخەینە بەرچاوی خەڵک کە چەند گۆڕانکاری گەورەیان ئەنجام داوە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی لە هەموو جیهان. دەمەوێت چەند نمونەیەک باز بکەم وەک کەسایەتی کە تا ئێستا گۆڕانکاری گەورەیان ئەنجام داوە لە هەمان کاتدا خاوەن پێداویستی تایبەت بوون، وەک زانای جیهانی ستیڤن هۆکینگ کە توانای جوڵەی نەبوو بەڵام تیۆری گرنگی ئەنجام داوە لەسەر فیزیا و گردون. هەروەها دانەری جیهانی لە بواری موزیک بتهۆڤن سەرەڕای ئەوەی توانای بیستنی لەدەستدا بەڵام سانفۆنیای نوێمی نووسیەوە. هەروەها تۆماس ئەدیسۆن کە زۆربمان ناومان بیستووە کە کێشەی بیستنی هەبوو بە هەزاران داهێنانی هەیە. دەمەوێت لێرەدا زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بارزانی بکەم کە هەمیشە پاڵپشت و هاوکاری کەرتی پەروەردە بوون لە دروستکردن و نۆژەنکردنەوەی باڵەخانەی قوتابخانە و دابینکردنی کەرستە و کەلوپەلی نێو قوتابخانەکان. هەروەها ئەو ڕێکخرا و سەرمایەدارانەی کە هاوکار و پاڵپشت بوون. لە کۆتاییدا سوپاسی ڕێکخرانی ئەم مەراسیمە دەکەم چاڵاکی قوتابخانەکان، چاڵاکی وەرزشی، تەلەڤیزۆنی پەروەردەی و بەڕێوەبەرایەتی خوێندنی نائاسایی و ڕێکخراوی میدیای پزیشکی کە زۆر هاوکار بووینە لەو کارانە لەگەڵماندا. زۆر سپاس بەخێربێن سەرچاوان. زۆر سپاس بۆ مامۆستا لوقمان. ئامادەبانی خۆشەویست میوانانی بەڕێز، نمایشی پرۆژەی چاندنی هیوا بەردەوامی ژیانە ئامادەیە بەیەکەوە با بینەربین فەرموو. وەک چۆن هەرێمی کوردستان بووەتە چەتری کۆکەرەوەی سەرجەم پێکاتەکان،
وەزارەتی پەروەردەش هەمیشە دروشمی پەروەردە بۆ هەمووانی کردووەتە پێشەنگی کارەکانی و دەرفەتی خوێندن بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا دوور لە جیاوازی نەتەوەی و ئاینی و کۆمەڵایەتی فراهەم کردووە. هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشخستنی کەرتی پەروەردەی خستووەتە کارنامەی کابینەکەیەوە. نوێ بە مەبەستی دەستەبەرکردنی ژیانێکی شایستە گرنگی تایبەت بە کاروباری خاوەن پێداویستیە تایبەتیەکان دەدەین. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خودی خۆی بە دوواداچوونی بۆ ڕەوشی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت کردووە. بە سێ قۆناغی جیاواز فەرمانی بەدامەزراندنی 94 مامۆستای دەرچووی کۆلێژی پەروەردە بەشی پەروەردەی تایبەت کردووە وەکو گرێبەست دەست بەکار بن. دوای وەرگرتنی داتای ورد لەسەر قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بە پێی خشتەیەکی ورد ژمارەی قوتابی بەسەر قوتابخانەکانی سنووری پارێزگای هەولێر دابەش کراون بەسەر 4 زۆندا. زیاتر لە 50 قوتابی لەسەر ئاستی قوتابخانەکان پلەی یەکەمیان بەدەستێناوە. گۆڕانکاری بەسەر شێوازی مامەڵەکردنیان داهاتووە و تێکەڵی کۆمەلگە بوونەتەوە. سەرەڕایەوەی بەشێک لە خانەوادەی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت خولی مامەڵەکردن و هۆشیاری پەروەردەییان کراوەتەوە. هەروەک ڕوون و ئاشکرایە کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیشی تەواوی بە هەموو سێکتەرەکان داوا لەوانش سێکتەری پەروەردە لە ناوانیشدا بە قوتابیانی خاوەن پێداویست تایبەت. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بەپێی ئەو استراتیژیەی کە لایەن وەزارەتی پەروەردە دانرا بوو سەبارەت بە وەرگرتنی قوتابیانی خاوەن پێداویست تایبەت لە قوتابخانەکان، ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر هەوڵماندا چەندین کۆبوونەوەی جیاوازمان ئەنجامدا سەبارەت بە دابەشکردنی قوتابخانەکان کە هەولێرمان دابەش کرد بەسەر 4 زۆندا. لەو 4 زۆنەدا لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لە 8 پەروەردەدا 42 قوتابخانەمان توانیمان ژووری سەرچاوەیان بۆ بکەینەوە. و لە ناوانشدا 2 باخچەی منداڵانمان داناوە لە سنتەری شاردا. و بێجگەن لەمەش سنتەرەیەکی ڕاهێنان و گەشەپێدانی تایبەت بەو بوارەمان هەیە کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێرە. بە خۆشحاڵیەوە لە درێژەی کار و چاڵاکیەکانمان ئێمە توانیمان لەو ماوەیەدا بە هاوکاری وەزارەتی پەروەردە کە 94 مامۆستای پەروەردەی تایبەت کە پسپۆری خۆیانە دایان بمەزرێنین بۆ ئەو ژوورە سەرچاوانە. هەر هەمان کاتدا 500 قوتابی ئێستا کە لە ناوەندەکانی خوێندن لەو 42 قوتابخانەیە درێژە بە خوێندن دەدەن بە خۆشحاڵیەوە کە نەتیجەی باشە بووە، نەتیجەی باشمان بەدەستێنەوە. چەندین منداڵ ئاسایی بوونەوە لەو منداڵانەی کە لەو قوتابخانە و باخچەکاندا بووینە و چەندین خولی تایبەت بۆ مامۆستایان کراوە کە خولەکان زۆر پێشکەوتوو بن. مامۆستایان توانیان بە باشترین شێوازە نوێیەکانی سەردەمیانەی کە لە وڵاتان پەیڕەو دەکرێت بەکاربین لەم ژوورانەدا. ئێستاش ئێمە بەردەوامین و گرنگیش دەدەین بەو بابەتە لە نزیکەوە خۆشم سەرپەرشتی ئەم بابەتە دەکەم و لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لێژنەیەکی تایبەت بۆ ئەم مەبەستە دانراوە بۆ وەرگرتنی ئەو منداڵانە و هەڵسەنگاندنیان پاش ئەوەی هێنانی تەقریری طبی کە ئەو راپۆرتە پزیشکیانە دەگاتە دەست ئەو لیژنەیە هەڵسەنگاندنی خۆی بۆ دەکا سەبارەت بەو بابەتە بە چۆنیەتی وەرگرتنی قوتابیان. لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر 42 قوتابخانە و 2 باخچەی منداڵان و 1 سەنتەری پێشوەختە. 67% پەروەردەی ناوەندی هەولێر، 12% پەروەردەی بنەسڵاوە، 7% پەروەردەی دەوروبەر، 2% پەروەردەی شەقڵاوە، 2% پەروەردەی خەبات. ساڵی خوێندنی 2023 بۆ 2025 502 منداڵ و قوتابی خاوەن پێداویستی، 66% نێر، 34% مێ، ئۆتیزم 36.3%، بیرکۆڵ 19.2%، ئاستەنگی فێربوون 11.1%، فرەجوڵە 7.9%، گرفتی قسەکردن 7.7%، داون 4%، کەمبیست 4%، دواکەوتنی گەشەی مێشک 3.4%، گرفتی جەستەیی 3.4%، کەمبینا 1.6%، شەلەل دەماغ 1.4%. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر توانیویەتی لە پشووی هاوینەشدا بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی میدیای پزیشکی خولی ڕاهێنان بۆ مامۆستایان و
کارمەندانی قوتابخانەکان بکاتەوە تا بەرچاوڕوونیان هەبێ بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. خولەکە ماوەی 5 هەفتەیە، هەفتانە 3 ڕۆژە لە ڕۆژانی یەکشەمە و دووشەمە و سێشەمە بەڕێوە دەچێت. هەر خولەکیش کە تەواو دەبێت بڕوانامە دەدرێت بە بەشداربان و مامۆستایان. تامان ئەو خولە بۆ بەهێزکردن و ئەکادیمی مامۆستایانە خولی ABA بۆ ئەوەی مامۆستاکان زیاتر دەوڵەمەند بن لە بواری پەروەردەی تایبەت و بتوانن زیاتر خزمەت بەم پرۆسەیە بکەن. هەر لە سەرەتای پرۆژەکەەوە هەوڵ دراوە لە ڕێگەی لیژنەیەکی باڵاوە بە دوواداچوون بۆ ئاستی پەرەسەندنی پرۆژەکە و هەڵسەنگاندنی توانابرۆیەکانی مامۆستایان و ستافی کارگێڕی قوتابخانەکان بکرێت بۆ دڵنیابوون لە خزمەتکردنی ئەم توێژە لە ڕێگەی کەرتی پەروەردەوە. چی قوتابی هیلیا هیوا منداڵانی خاوەن پێداویست سەرڕای ئەوەی کە ڕاهێنانی تایبەتیشیان پێ بکرێ قورسترین مەرحەلەی ئەو منداڵانە ئەو مەرحەلەیە کە تێکەڵ دەکرێن لەگەڵ کۆمەڵگا و یەکەم بەرکەوتەی ئەو منداڵان تەمەنی 4 ساڵی کە دەست پێ دەکات چوونیانە بۆ باخچەی منداڵان. گرنگی ئەو ژووری سەرچاوە لە باخچەی منداڵان ئەوەیە کە لەگەڵ یەکەم بەرکەوتیان لەگەڵ کۆمەڵگا ئیشیان لەسەر دەکرێت هەم تێکەڵبوونیانە لەگەڵ منداڵی ئاسایی هەمیش ڕاهێنانی تایبەتیان پێ دەکرێت. یعنی لێرەوە هاوسەنگێک دروست دەکرێت لە ئاستی فێربوونیان، پەروەردەکردنیان، ڕاهێنان پێکردنیان لە نێوان ئەو حاڵەتی کە ئەوان تیاندایە و لەگەڵ ئەوشی کە ئاسایی دەبەوە. گۆڕانکاریێکی زۆرم لێ بەدی کرد. سادەترین شت لەو ڕاهێنانانی کە لە قسەکردن پێم دەکرد لە خلالی 7 ڕۆژ دەمتوانی یەک وشەی فێرکەم زۆر بە زەحمەت، بەڵام کە لەناو منداڵەکان دەگەڕایەوە بە یارمەتی ژووری سەرچاوە لەگەڵ منداڵە ئاساییەکان دەژمارد 8 وشەی فێر ببوو. ئەو بێتگەلەوە هەڵسوکەوتی، بێتگەلەوە لە هەموو لایەنێکەوە دەرونیان، یعنی لەلایەنی دەرونی، لەلایەنی هەڵسوکەوتی، لەلایەنی ژیری فێربوونی، هەموو لایەنەکانی تێکەڵبوونی لەگەڵ کۆمەڵگا، هەڵسوکەوتکردنی لەگەڵ منداڵان زۆر گۆڕا. ئەو ساڵ لە پۆلی یەک ئەنجامی تاقیکردنەوەکانی هەمووی نایاب بوو، هەمووشی بە مستەوای خۆی، بە یارمەتی مامۆستایەکانی تەبعاً و بە مستەوای زیرەکی خۆی الحەمدولله. طبعا دەستخۆشێکی زۆر گەرم لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دەکەم کە هەستا بەکردنەوەی ژووری سەرچاوە و دابینکردنی مامۆستایانی پەروەردەی تایبەت بەو ژوورانە. ئەمن بەڕاستی بە هەنگاوێکی زیێڕین دەیبینم، نازانم لۆی زیاتر بڵێم چی. دایمە بەدواداچوونیان هەبووە، ینی خەمخۆریەکی تەواویان لە بۆ ئەو منداڵانە هەبووە، هەتا وای لە هاتی ئێستا زۆربەی هێرە زۆری ناوەندەکانی خوێندن تەواوە لەگەڵ ئەو منداڵانە ڕاهاتینە کە وەکو منداڵێکی ئاسایی تەعاملیان لەگەڵ بکەن و یارمەتێکی زیاتریشیان بدەن بۆی بگەنەوە ئاستی منداڵە ئاساییەکان. بەڕاستی دەستخۆشێکی زۆر گەرمیان لێ دەکەم. وەرگرتنی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت لەو قوتابخانانەی دیاری کراوە لەسەر بنەمای ئەنجامی راپۆرتی لێژنە پزیشکیەکان لە فەرمانگەی هیلال ئەحمەر بە گوێرەی شوێنی جوگرافی قوتابیەکان لە نزیکترین ناوەندی خوێندن وەرگیراون. زۆر سپاس. داوا لە بەڕێز ئومێد خۆشناو دەکەین پارێزگاری هەولێر بەڕێزیان فەرمێ بۆ سەرسچیت بۆ پێدانی خەڵاتی ڕێزلێنان بە بەڕێز ئاری جەباری بەڕێوەبەری پرۆژەکانی ڕێکخراوی میدیای پزیشکی با بەڕێزیان فەرمێ. زۆر سپاس بۆ پارێزگاری. میوانانی بەڕێز ئامادەبوانی خۆشەویست، داوا لە بەڕێز دکتۆر ئالان حەمەسەعید ساڵح وەزیری پەروەردە دەکەین بەڕێزیان فەرمون بۆ سەرستەیج بۆ پێشکەشکردنی وەتاری خۆی. کاتتان باش بەڕێزان، کاک دکتۆر زاناوەلا خالیت بەرپرسی لە قیدوو، بەڕێز کاک موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی،
ئامادەبوانی بەڕێز هەر یەکە و بە پێی پێگە و ناونیشانتان هەموو لایەکتان بەخێر بێن. سپاس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بۆ ئەنجامدانی ئەم مەراسیمە، بۆ ئەوەی کە کار و چالاکیەکانی ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیە بخرێتە ڕوو لە خزمەتکردن بە قوتابیان یا بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. لە ماوەکانی ڕابردوو وەزارەتی پەروەردە کاری گرنگی ئەنجامداوە بۆ خزمەتکردنی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت، بەڵام پێمان وایە ئێمە هێشتا لە سەرەتای ڕێگەکەین لەبەرەوەی کاری زۆر گەورە ماوە و ئەم پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە. ئەو تەوەجوهە جیهانیەی کە لە دوای 1970 لە ئەمریکاوە بۆ مافی منداڵی خاوەن پێداویستی تایبەت زیاتر گەشەی کرد، ئەوە بوو کە پێویستە ئەوان لە گۆشەگیری لە دابڕان لە عوزلە دەربهێنرێن و تێکەڵ بە کۆمەلگا بکرێن. وردە وردە ئەمە لە جیهانە گەشەی کرد. هەتا 4 ساڵ پێش ئێساش منداڵی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانە حکوومیەکان لە چوارچێوەی سیاسەتی تێکەڵکردن مافی خوێندنی نەبوو. نزیک بە 4 ساڵ پێش ئێستا ڕۆژێک لە خزمەت جەنابی سەرۆکی حکوومەت بە دوور و درێژ باسی منداڵی خاوەن پێداویستی تایبەتمان کرد و جەنابیان دید و تێڕوانینی خۆی خسە ڕوو سەبارەت بە مافی منداڵی خاوەن پێداویستی تایبەت و هەروەها پرۆسەی تێکەڵکردن و ئەوەی کە لە ئیمکانێتی حکوومەتی هەرێمی کوردستاندا چیمان پێکرد. ئەو کاتەش دۆخی دارایی گونجاو نەبوو، بەڵام جەنابیان بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە دەرگایەکی بۆ بکرێتەوە بە جۆرەی ستانداردی جیهانی داوای کرد کە وەزارەتی پەروەردە داتایەک پێشکەشکە بەوانەی کە دەرچووی پەروەردەی تایبەتن چۆن بتوانین ئێمە پرۆسەی وانەبێژیان بۆ ئەنجام بدەین و پاشان پرۆسەی بەگرێ بەزبوونیان بۆ ئەنجام بدەین کە لە ناو ناوەندەکانی خوێندن دەست بەم پرۆسە گرنگە بکەین. زیاتر لە 500 مامۆستای دەرچووی پەروەردەی تایبەت لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیان بۆ درا کە بکرێنە وانەبێژ، دواییش ئەو وانەبێژانە لە پرۆسەی بەگرێبەستبووندا هەمویان بوونە گرێبەست کە ئەمە شوای کرد دەرگایەک بکرێتەوە بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان ئەوەی کە پێوترێت سیاسەتی تێکەڵکردن ئینتیگریشن، دەمجکردن لە ناو ناوەندەکانی خوێندن ڕوو بدە و ئەو پرۆسەیە دەستپێشێکی گرنگی دەست پێ کردووە لە هەموو پارێزگاکانی کوردستان. وەک لەو ڤیدیۆش بینیتان سنووری چالاکی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ژمارەیەک لەو مامۆسایانەی بۆ دانراوە و چەندین ناوەندی خوێندنیش دیاری کراون کە ئەو منداڵانەی لێوەرەگیر. ئەم بابەتە بێ ئاستەنگ نییە بەڕاستی. یەکەمین ئاستەنگ لێرە بابەتێکی کلتوریە، بابەتێکی سەقافیە، تێگەیشتنی هەم دایک و باوک و هەم تێگەیشتنی کارژێڕی قوتابخانەکانە لە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. بەداخەوە بەشێک لە نەبوونی هۆشیاریەکی پێویست وای کردبوو کە مامەڵەیەکی باش لەگەڵ منداڵی خاوەن پێداویستی تایبەت نەکرێت. ئێمە هێشتا لە سەرەتایە ڕێگەین، پێویستمان بەوە هەیە کە ئەم هۆشیاریە زیاتر گەشە پێ بدەین بۆ ئەوەی کە ناوەندەکانی خوێندن باشتر مامەڵە بکەن لەگەڵ منداڵی خاوەن پێداویستی تایبەت. دابڕان، گۆشەگیرکردن، پەراوێز خستن کاریگەری زۆر سلبی هەیە لەسەر منداڵی خاوەن پێداویستی تایبەت. سیاسەتی دروست سیاسەتی تێکەڵکردنە، سیاسەتی ئەوەیە کە ئەوانیش بەشێکن لەو تیمە وەکو منداڵی ئاسایی لە ناو قوتابخانە. ئەمە ڕێگە دروستەکەیە، ئەمە ستانداردە جیهانیەکەیە، بۆیە پێویستی بە تێگەیشتنیشی باشتر هەیە کە یەکەم ئیشمان کە کاری لەسەر بکەین ئەوەیە کە لە ڕووی کلتوریەوە ئەم بابەتە لە ڕووی کلتوریەوە بەهێزکەین لە ناو ناوەندەکانی خوێندن، چونکە مێژووی دەست و پەنجە نەرمکردنی ئێمە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ قوتابی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانە حکوومیەکان مێژوەکەی بۆ 3 ساڵ ئەگەڕێتەوە، واتە مێژوویشی دوور و درێژ نییە، ئەزمونێکی زۆرمان نییە. هێشتا بەشێک لە کارژێڕی قوتابخانەکان بە تەواوەتی لە ڕووی کلتوریەوە ئامادەی تێگەیشتن نەبوون لە منداڵی خاوەن پێداویستی تایبەت. بۆیە پێویستمان بەوە هەیە وەکو وەزارەتی پەروەردە کار بکەین بۆ ڕەوانەوەی ئەم ئاستەنگە ئەم چالێنجی کە لە بەردەممانایە ئیشی جددی پێویستە. خاڵی دووهەم ئیشیشی دیکە بۆ ئەوەی کە پەروەردەی منداڵی خاوەن پێداویستی تایبەت یان پەروەردەی تایبەت هاوتەریب بێ و هاو ئاواز بێ بە خانەوادە و بە خێزان،
ئەویش هۆشیاری خانەوادە و خێزانەکانە بەوەی کە یەکەمین ڕەکیزەی گرنگ عنسوری گرنگ کە منداڵی خاوەن پێداویستی تایبەت پێویستی پێیەتی ئەوەیە کە ئەبێ متمانەی بێتێ بەرەو ئیستیقلالی ذاتی بڕوە بۆ ئەوەی کە بتوانێت خۆی بەشێک لە کارەکانی خۆی ئەنجام بدە ئەمە خاڵی هەرە گرنگە هەموو توێژینەوە زانستیەکان تەشید لەوەکەنەوە ئیستیقلالی ذاتی منداڵی خاوەن پێداویستی تایبەت وابەستەیە بە خێزان و وابەستەیە بە ناوەندی خوێندن بۆیە پێویستمان بەوە هەیە ئەم هاوتەری بوون و هاو ئاواز بوون و هاو ئاهەنگیە لە نێوان خێزانیش و هەروەها لە نێوان قوتابخانەشە دروست بکەین کە ئەمەمان کرد دەتوانین بەسەر ئاستەنگەکانی کەش زاڵ بین خاڵێکی دیکە زۆر گرنگە بە کوردستان بەگشتی کە پێویستە ئێمە ئەم بابەتە زیاتر مارکتینگی بۆ بکەینەوی ژەوەیە هەندێک جار لێکتێگەیشتنی هەڵا دروست دەبێت بەوەی کە باوکێک یان دایکێک دەوێت منداڵەکەی بەرێتە نزیکترین قوتابخانە بەڕێزان بوونی نزیکترین قوتابخانە ئەمە مافێکی بێ مناقەشەی هەموو کەسێکە بەڵام لە ئێستا دۆخی ئێمە ئەوەیە کە توانیمانە ژمارەیەک مامۆسای پەروەردەی تایبەت لە ناوەندەکانی خوێندن دیاریکەین بۆیە بە ناچاری ئێمە ژمارەیەک لە قوتابخانەمان دیاری کردووە لە هەموو پارێزگایەکە کە ئەو منداڵانەی خاوەن پێداویستی تایبەت باشترێکە بچنە ئەو ناوەندانەی خوێندن هەتاوەکو ئەو ناوەندانەی خوێندن مامۆسای پەروەردەی تایبەتی لێیە و ئەو مامۆسایانە بە درێژایی ئەم پرۆسەیە ڕاهێنان وەرەگرن هاوینی ڕابردوو ئەو مامۆسایانە لە زۆربەی شار و پارێزگاکان ڕاهێنانیان وەرگرتووە کە بەشێک لەوانە دەستگاکان لەگەڵمانەیەکەن ڕێکخراوەکان و هەروەها زانکۆی جیهان هەماهەنگ بوون لەسەرەوەی کە مامۆسای خاوەن پێداویستی تایبەت یان مامۆسای پەروەردەی تایبەت ڕاهێنان وەربگرێ بۆیە زۆر گرنگە دایک و باوکەکان لە پرۆسێسەکەی ئێمە تێبگەن پێمان وایە هێشتا باش تێنەگەیشتنێک هەیە ئەویژەوەیە ئێمە دەڵێن هیچ منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت بەبێ هەڵسەنگاندنی لیژنەی پسپۆڕی دیاریکراوی پارێزگا نابێ ئیحاڵەی بەڕێوەبەرایەتی گشتی بکرێت واتە لە هەموو پارێزگایەکە مدیری عام مەسئولە لەم ئیشە مدیر عامی تەربیە بەڵام لەسەر بنەمای لیژنەیەکی هەڵسەنگاندن ئەو لیژنەی هەڵسەنگاندنە ئەمە بۆ دایک و باوکەکان زۆر گرنگە هەندێک جار لەگەڵ ئیداری قوتابخانەکان بەریەکەوتن ڕۆیە لە نەتیجەی ئەم تێنەگەیشتنەیە هەموو قوتابخانەیەک ناتوانێت منداڵی خاوەن پێداویستی تایبەت وەرگێت لە بەرەوەی مامۆسای پەروەردەی تایبەتی لێنێ بۆیە بەڕێزان ئەو قوتابخانانە ئەوە بەشێکی پەیوەندی بەوەیە هەیە بێ مارکتینی زیاتری بۆ بکەین ئەو قوتابخانانەی کە مامۆسای پەروەردەی تایبەتمان لێداناون ئەو قوتابخانانە دەتوانن قوتابی خاوەن پێداویستی تایبەت وەربگرن و لەسەر بنەمای هەڵسەنگاندنی لیژنەیەکی پسپۆر ئەگەر بەیەکەوە بەباشی لەم پرۆسەیە تێبگەین گرفتەکان کەمترێکە بێتەوە چونکە زۆر جار تەلەفۆنمان بۆ دێ پەیاممان بۆ دێ چوونەتە فڵانە قوتابخانە بەڕێوەبەر منداڵەکەم وەرناگرێ خە بەڕێوەبەر نازانێت لەسەر چ بنەمایەک منداڵەکەی تۆ وەرگرێت نە مامۆسای پەروەردەی تایبەتی هەیە و نە هیچ هەڵسەنگاندنێکیشی لە بەردەستەکە منداڵەکەی جەنابەت لە چه ئاستێکایە بۆ ئەوەی کە بتوانێت کاری لەسەر بکە بۆیە پێویستە ڕێگە دروستەکە ئەو لیژنەی لە پارێزگا هەیە هەڵسەنگاندن بداتە مدیر عامی تەربیە مدیر عامی تەربیە بە گوێرەی نزیکی ماڵی ئەوەی کە ئەو هاوڵاتیە بەڕێزە لەکوێوە زۆر نزیکتر بێت لە نزیکترین قوتابخانە و ناوەندی ئێمە ئەوان دەینێڕنە ئەو قوتابخانەیە بۆیە هیوادارم بتوانین ئەو پرۆسەیە بە باشتر تێبگەین کابێ ئەوەی کە گرنگە لێرە بیڵێنەوە بەڵێنی حکومەتی هەرێمی کوردستانە بەوەی کە سیاسەتی تێکەڵکردن لە قوتابخانە حکوومیەکان بەردەوامە بێ دووهەم ڕاهێنانی مامۆستایانمان لە بواری پەروەردەی تایبەت بەردەوامە بێ سێهەم هەماهەنگیمان لەگەڵ ڕێکخراو و لەگەڵ ئاژانسەکان بەردەوامە بێ بە تایبەت سپاسێکی تایبەتی دەستگای خێرخوازی بارزانی و برای بەڕێز کاک موساکەین کە هەماهەنگێکی گرنگی وەزارەتی پەروەردەن لە پرۆسەی پەروەردەی تایبەتدا خاڵێکی دیکەش ئەوەیە کە دەرچوانی پەروەردەی تایبەت ئەوانن کە ئێمە پێویستمان پیانن بە گوێرەی ئەو دەرفەت و دۆخەدارایی کە لە بەردەستمان بێ چۆن لە ڕابردوو جەناوی سەرۆشی حکومەت درێغی لێ نەکردن دای مەزراندن بۆ ئەوەی کە بتوانن خزمەت بکەن بە دڵنیایی ژەناوەندەکانی خوێندن ئێمە تەنها بۆ ناوەستین لە هەرێمی کوردستانە 300 قوتابخانەیان 250 قوتابخانە مامۆسای پەروەردەی تایبەتی تیاابێ
ئامانجمان تارگێتمانەوەیە کە زیاتری تێدا بێ بۆ ئەو مەبەستەش کارەکەین بەڵام بەڕەچاوکردنی دۆخی دارایی و ئەم پرۆسەیە داوا لە دایکان و باوکانەکەم لە هەر کاتێکا ئەگەر نیگەرانیەکیان هەبێ لە مامەڵەکردن لەگەڵ منداڵەکانیان لە قوتابخانە بە گەورەی خۆیان بمانبورن چونکە پرۆسەکە لە دەستپێکایە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی ئاڵۆزە خاڵی یەکەمی ئەم پرۆسەیە بریتیە لە هۆشیاری بریتیە لەوەی کە کللتوری چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ منداڵی خاوەن پێداویستی تایبەت زۆر گرنگە ئیدارەکانی ئێمە قسوور ناکەن بەڵام هەندێک جار هەندێک حاڵەت دروستە بێ لە نەتیجەی ئەوەیە کە باگراوندێکی سەقافی باش لەسەر ئەو بابەتە نییە کە ئەمەش واجبی ئێمەیە دابینیکەین بۆ ئەگەر هەر کەسێ لە هەر شوێنێکی کوردستان هەر گرفتێکی بۆ دروست بێ لە ئیدارەی قوتابخانەکان چونکە دەزانم پەیوەندیمان هەیە وەڵامی هاوڵاتیانە دەینەوە و لەو دۆسیەیە بە وردی تێگەین بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە بەڵێن ێوە دێن کە ئەم پرۆسەیە ساڵ بە ساڵ بەرە باشترەکە 3 ساڵە دەستمان پێکردووە و ئەم 3 ساڵە بناغەیەکە بۆ ئەوەی کە بتوانین کارەکان بە باشتر ئەنجام بدەین دووبارە بەو هیوایی کە هەمومان بتوانین بە جۆرەی مادەی 23 لە یاسای مافی منداڵی ساڵی 2008 و هەموو پرۆتۆکۆڵ و مەواسیقە نێودەوڵەتیەکان کە خوێندن مافێکی سەرەتایی هەموو مرۆڤێکە بەبێ جیاکاری و هەروەها هەموو ئاینەکان بە تایبەت ئاینی پیرۆزی ئیسلامیش هەموو تایبەتمەندێکی داوە بەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن لە چەندین دەقی قورئانی پیرۆزدا هاتووە ئێمەش بتوانین لە ئاستی ئەوە بین کە بەشێکی گرنگ لەو پەیامانە و هەروەها لەو ڕێکەوتانە جێبەجێ بکەین و خوێندنێک لەسەر بنەمای تەکافۆی فڕەس بۆ هەموو لایەک بڕەخسێنین بە هیوای ڕۆژێکی خۆش. زۆر سپاس. کۆمەڵێک گوڵی جوان لێرە ئامادەن ئۆپەرێتی باخچەی منداڵانی جوان داوا لە گوڵە جوانانان دەکەین کە بەرهەمەکەیان ناوی بەرهەمی دەی بە چەپڵە و گۆرانی کە بە سەرپەرشتی بەڕێوەبەری باخچە مامۆستا گزنگ ناجی لەلایەن ڕاهێنەران مامۆستا شەونم محەممەد مامۆستا پەیام مامۆستا ئیمان مامۆستا بنار مامۆستا لانا ئەو گوڵە جوانانەش مەلیسا زرێخان سانا مریام ئارین دەی وەرە 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 ئافرین بژین لیندا پەریا سەهەن فەرمون